بەریسلاڤ ڕێسەڵان هێژا مەخابن ئیدی لە حەلەبێ لە هەردوو گەڕەکێن کوردنشین جارێکی دەن شەڕ و پەفچوون دەست پێ کرد حتا vê deqêjî berdewama. Em kattan baş li Heleb li herdû gereçî Kurdnişîn Şêx Meqsûd û Eleşrefiya şerrekî sext berdewam e. Amarekan bas li کوژرا و بریندارێکی زۆر دەکەن قوربانیەکی زۆر دەکەن لە خەڵکانی سڤیلی تر لەو دیمەنەدا دەبینن وابزانم کە ئیتر شەقام و ماڵەکان بە تەواوەتی وێران بوونە. ئیتر ئەمە نیشانەی چییە بۆ ڕوو ئەدا لەم سەردەمەدا لەسەر ئەوە هەوڵەدەین زیاتر قسە بکەین بەداخەوە. ئیتر ئەم شەڕە دووبارە و چەندبارە بووە و ئەمە بەڕاستی کارە ساتێکی زۆر زۆر گەورەیە لە بۆ ئەو دووگەڕەکە کە چەندین ساڵ لەناو ئابلۆقەیەکی زۆر زۆر گەورەدانە. دەبێت چارەسەریەکی لە بۆ بدۆزرێتەوە. ئیتر بابزانین ئەو چارەسەریە چییە. بەڵێ هاوڕێیان، ئیتر هەروەکو باسم کرد لە هەردوو گەڕەکی شێخ مەقسوود و ئەلەشرەفیە و لە هەندێک گەڕەکی دیکەش لە ڕاستیدا کە ژمارەیەکی کورد تێیدا هەنا هەتا وەکو ئێستا 3 شەهید و 17 برینداری خەڵکی سڤیلان، خەڵکی سڤیل بەتەنیا قوربانی. هێزەکانی حکوومەتی ئینتقالی سووریا و یانیش فراکسیۆنەکانیان باس لەوە دەکەن کە چەکدارێکیان لێ کوژراوە. جارێ نازانین هێرشەکە چۆن و بە چ مەبەستێک و لە چ کاتێک پێک هاتووە، بەڵام لە بۆ ئەوە قسەکردن بەڕای من شتێکی زۆر زۆر پێویست نییە. بەرمیلێکی باڕووت، بەرمیلێکی بەنزین ئیتر لەوێ کەوتووە، یەک دەنکە شقارتە بەسە بۆ ئەوەی گەڕ بگرێ. ئیتر ئەمە شتێک نییە کە پێویست بێ خۆمانی پێوە خەریکن. بەپێی لێدوانەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک فراکسیۆنەکانی دەستەی تەحریرە شام جۆرەها چەکیان بەکارهێناوە لە موشک هەڵگرەوە، واتە ئەو موشەکانەی کە لەسەر ئۆتۆمبیل دەهاوێژرێن و پاشان تۆپخانەی قورسیان بەکارهێناوە. ئەو تۆپانە چڕ و بەبێ جیاوازی لەسەر ماڵە مەدەنیەکان بەکار هاتووە و دەیان برینداری لێکەوتوتەوە. هەروەکو بینیتان هەموو هەردوو گەڕەک لە ناو دووکەڵ و ئاگردایە. هەوڵەکان بەردەوامن بۆ بە بەڵگە نامەکردنی ناوەکان و بڵاوکردنەوەی ناوەکان بۆ ڕای گشتی. ئیدارەی خۆسەری لە هەمان کاتدا هۆشیاریدا لە پەرەسەندنی توندوتیژەکان لەلایەن حکوومەتی کاتیەوە. ئیدارەی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هۆشداریدا لە زیادبوونی توندوتیژی لەلایەن حکوومەتی کاتیەوە. جەختی لەوە کردەوە کە بەردەوامی گەمارۆدان و پێشرکاریەکان ڕێگری لە هەر هەوڵێکی ڕاستەقینە دەکات بۆ چارەسەرکردنی ناکۆکی و کێشە هەڵپەسەراوەکانی نێوان سووریا. هەروەها بربەستێکی گەورە لە بەردەم گەیشتن بە چارەسەری سیاسی هەمەلایەنە و بەردەوام بۆ قەیرانەکانی سووریا پێک دەهێنێت و سوتەمەنی ناسەقامگیری و دابەشبوونە. ئەمە فەرماندەی هەروەها دەمەوێ مادەم باسی سووریامان کرد بپەڕمەوە بۆ هەندێک لێدوانی دیکە دوای ئەوە لەسەر کۆی بابەتەکە قسێک دەکەین. هەروەها هێزەکانی سووریای دیموکراتیک لێدوانێکی دیکەی بڵاو کردەوە کە پەیوەندی بە سیپان هەمووە هەیە. ئیتر ئەڵێ هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا لە بەیاننامەیەکی فەرمیدا وردبینی ئەو لێدوانەی ڕەت کردەوە کە بۆ ئەندامانی فەرماندەیی گشتی سیپان هەموو سەبارەت بە کۆبوونەوەکان لەگەڵ حکوومەتی کاتی سووریا دەگەڕدرێنەوە. یعنی باس لەوە دەکات ئەو دەنگویانە دەکات کە لە مێدیاکاندا باز دەکرێت. هەروەها
SDF یعنی هەسەدا داوای کرد کۆتایی بە بڵاوکردنەوەی هەر زانیاریەکی چاواشەکارانە بهێنرێت. ناوەندی ڕاگەیاندنی SDF بەیاننامەیەکی سەبارەت بەو لێدوانە بڵاو کردەوە کە دەگەڕێتەوە بۆ سیپان هەموو ئەندامی فەرماندەیی گشتی سەبارەت بە کۆبوونەوەکانی لەگەڵ حکوومەتی کاتی سووریا و ئاماژەی بەوەدا کە هەموو ئەو جۆرە بانگەشانە درۆنە. بابزین بانگەشەکان چێن لە بەیاننامە فەرمیەکەدا هاتووە ئێمە پشتڕاستی دەکەینەوە کە ئەندامی فراکسیۆنی گشتیوان سیپان هەموو هیچ لێدوانێکی بۆ ڕۆژنامەی ئوزگور پۆلۆتیکە نەداوە. وا دیارە باس لەوە دەکرێت کە لێدوانێکی لە بۆ ڕۆژنامەی ئوزگور پۆلۆتیکە داوە. ڕۆژنامەی ئوزگور پۆلۆتیکە ڕۆژنامەیەکە لە ئەوڕۆپا دەرەچێ سەر بە پەکێکەیە. هەموو ئەو شتانێک کە دەگردرێنەوە بۆ ئەو سەبارەت بە کۆبوونەوەکەی لەگەڵ حکوومەتی دیمەشق بە تەواوی دوورە لە ڕاستیەوە. بڵاوکردنەوە یان دووبارەکردنەوەی ئەم زانیاریانە چاواشەکارانە نابەرپرسیارانە و زیان بە متمانەی گشتی دەگەێنێت. بەڵێ ئیتر ئەمە دیمەنەکەی سووریایە. بەداخەوە ئیتر لە سووریا تەماشا دەکەین کێشەکان بە هیچ شێوەیەک نزیک نین لە چارەسەری. یەک دقە هاوڕێن و ئەو شەڕی ئێستا کە هەیە لە نێوان لایەنەکاندا پەیوەندی بەوە هەیە کە لە کۆبوونەوەی دوایی لایەنەکان نەگەیشتوونەتە چارەسەری. یعنی هیچ خوێندنەوەیەکی دیکەی بەڕای من بۆ ناکرێ. ئیتر دەبێ لەوە تێبگەین. ئیتر ئەمە گەڕەکی شێخ مەقسوودە تەماشا بکەن. ئێستاکە بۆتان دێنمە سەرحەد کە چ وێرانەیەکە ئیتر بەداخەوە ئەو خەڵکە چۆن لەوێدا هەتاوکو ئێستا دەژی ژیایە. بەڕاستی ئەمەشیان خۆی لە خۆیدا بابەتێکی ئاڵۆزە. ئەمە شێخ مەقسوودە ئیتر دەبینن تەماشاکەن چ وێرانەیەکە ئیتر یعنی خانووەک نەماوە ئیتر تۆپێ گولەیەکی بەرنەکەوتە بێ. ئەو دوو گەڕەکە پێشتر باسم کردنە کە گەڕەکی زۆر یعنی خاڵی زۆر لاوازن بەنسبەت هێزەکانی سووریای دیموکراتیک چونکە لە ئابلۆقەدا و هیچ گۆڕانکاریەک چ لە پێشودا چ لە ئێستاوە هیچ گۆڕانکاریەکی جیۆپۆلۆتیک و یانیش هەرێمی و یانیش لە ناوخۆی سووریا ڕێگەی نەداوە تاوەکو ئێستا هێزەکانی سووریای دیموکراتیک یعنی سنووری ئێستای نفوسی حەسەدە و ئەو دوو گەڕەکە ببن بە یەک و یانیش کۆریدۆرێک ڕێگایەک هەبێ لە بینیاندا بۆ لەبەر ئەوەی شوێنێکی حساسە، شوێنێکی استراتیژیکە. یعنی ئەو ڕێگایانەی نێوان دیمەشق و لازقیە و تورکیا بەیەکەوە دەبەستێتەوە لە بۆ هەندێ جێگایەکی حساسە و لە هەمان کاتدا ئیتر حەلب بەگشتی و ئەفرین بە تایبەتی ئەو دوو گەڕەکەش نزیکن لە دەریای سپیناوە ڕاست. ئیتر ئەوە نییە مێشکی ئەوانە هەروە کار دەکات. ئیتر ئیسرائیل دەوڵەتێکی کوردی دروست دەکات هەتاوەکو دەریای سپیناوە ڕاست. خۆی ئەفرینش هەر بۆ بۆنەیە ئیتر بۆ قوربانی و ئیتر داگیرکرا. هەتاوەکو ئێستاش تەماشا دەکەین نە لێدوانێک لەلایەن ئەمریکا نە لەلایەن فەڕەنسا نە لەلایەن بەریتانیا نییە دەربارەی ئەوەی کە چارەنووسی ئەفرین چی بەسەردێ. وەکو یعنی چارەنووسێکی زۆر سەیرە. ئیتر دیمۆگرافیا بە تەواوەتی گۆڕاوە لە سەدا 90 پێشتر کورد بوون و ئەوانەی لە ناویش ئەوانەی کوردیش ئەوانیش بە کوردی خۆیان نەنووسیوە هەر ڕەنگێ بەشێکیان کورد بن وەکو ئێزیدیەکان بۆ نمونە. بەڵام ئێستاکە باس لە سەدا 20 و لە سەدا 30 کورد دەکرێت. ئیتر وهای لێ هاتووە هیچ
ئاسوەیەکی ڕوون نییە لە بۆ ئەو ناوچانە هەر بۆنێ شەوەیە ئیتر تەماشا دەکەین هەموو گۆڕانکاریەکان چ لە سەردەمی ئەسەد چ لە سەردەمی ئێستاکە هەموو ئیتیفاقەکان ڕێگا بۆ نادەن کە ئەو دووگەڕەکە بچنە سەر جوگرافیای نفوسی هێزەکانی سووریای دیموکراتیک ئەگەر کاتیش بێ بەتەواوەتی لە ئابلۆقەدان هەر کاتێک لایەنەکان ڕێک نەکەون و هەر کاتێک دیمەشق بیهەوێ هێزەکانی سووریای دیموکراتیک یانیش خۆسەری سزا بدا لە ڕێگای ئەو دووگەڕەکەەوە سزای ئەدا ئیتر بابەتەکە بە کورتی بەو شێوەیە و ئەمە وەکوتم نیشانەی ئەوەیە کە لە کۆبوونەوەی دوو ڕۆژ بەر لە ئێستادا هیچ ڕێککەوتن و مێکەوتنێک نەبووە وەزعی دیمەشق دیار نییە بەرەو کوێ دەچێ و من چەندین جار تکام کردووە یعنی هەر کۆبوونەوەی کرا وەکو هەواڵێک مەی گوازنەوە بەهار مەی نەچۆکان مەزلوم گەشتە دیمەشق نەگەیشتە دیمەشق گەڕایەوە نەچوو دواخرایتر مێشکی خەڵک مەبن چونکە ئەمانە گۆڕانکاری زۆر ڕۆژانەن لۆکاڵینە و ڕنگ بێ ئەنجامێکی استراتیژی نەبێ ئەنجامێکی سیاسی دوورودرێژی نەبێ هەتا وەکو ئێستا ڕەوشەکە دیار نییە دوێنێ ئەسعەد شێبانی لە فەڕەنسا بوو بەڕاستی ئەمڕۆکە من بەهۆی کار نەمتوانی چاودێری بکەم لە فەڕەنسا دیدار هەبوو لەگەڵ ئیسرائیل ئیتر ڕێککەوتونە ڕێک نەکەوتونە نازانم بەڵام هەتاوەکو ڕێک نەکەون ینی ئیسرائیل و سووریا ڕێک نەکەون ڕنگ بێ ئاسۆی ڕێککەوتنی نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی شام بە تەواوەتی دیار نەبێ بابزانین ئەو دانیشتنە چی بەسەردێ ئەوەندەی من لە میدیاکاندا توانیم چاودێری بکەم ئەنجامێکی نەبووە یعنی ئەنجامەکە چۆن نەبووە حکوومەتی سووریا لە دانیشتنەکاندا ئێمە ڕێککەوتنەوە یانج پێیانمان داوە کە دەبێ سووریا ئەو ناوچانەی لە ڕۆژی ڕووخاندنی ڕژێمی ئەسەدەوە هەتاوەکو ئێستا داگیری کردوونە کە زیاتر مەبەستیانە بەشێکی جۆلانە چونکە بەشێکی جۆلان لە 74ەوەی تر لەژێر دەستی ئیسرائیلدایە و هەرێمی تامپۆنە هەرێمی پارێزراوە باڵی محەڕەمە بەشەکەی دیکەش ئیتر چەند گرد و تەپۆڵکەیەکی دیکەی مابوون ئەوانش لەو ڕۆژێک کە ئەسەد ڕووخا داگیر کران و جەبەل شێخیش یعنی هۆڕمۆنداخ بە پێی ئەو تێکستانەی کە لە تەوڕاتەوە هاتووە کە یەهودیەکان پێی دەڵێن چیای هەڕمۆن چیای هەڕمۆنیش داگیر کراوە کە ئیتر ئیسرائیل بە تەنیا 20 کیلۆمەترێک 30 کیلۆمەترێک دووری دیمەشقە و لەسەر گردەکانیدا بە چاو دیمەشق دەبیندرێ پێویست بە دوربینیش ناکە ئیسرائیلیش ئەڵێ ئێمە لەو ناوچانە نەکشینەوە هەتاوەکو ئێمە دڵنیا نەبین کە ئاساییشی ئێمە پارێزراو دەبێت ئاساییشی ئێمە خەتی سوورە جا لە بۆ هەندێک هەتاوەکو ئێستا دیارە ڕێککەوتنێک ساز نەکراوە ئەو ڕێککەوتنە ساز دەکرێت ساز نەکرێت بەڕاستی نازانی بەڵام کۆمەڵێک بابەت هەبوون خەریکە هەندێکیان چارە سەر دەبن بۆ نمونە ترامپ و نەتەنیاهو کۆبوونەوە پاشان هەر دوێنێ بوو ئیتر دۆناڵد ترامپ و ئەردۆغان بە تەلەفۆن قسەیان کرد هەر دوێنێش بوو کە وەفدی سووری وەفدی ئیسرائیل لە پاریس کۆبوونەوە بەڵام دەبێت ئێستاکە تەماشای ئەنجامەکانیان بکەین کە ئەنجامەکانیان بەرەو کوێ دەچن بە پێی ئەوە ئێمە دەتوانین داهاتووی سووریا ببینین ئیتر بە هەر شێوەیەک بێ من چاوەڕێ ناکەم ئیتر شتێکی پێچەوانە لە ئایندەدا ببینین ئەوەی لە ئایندەدا دەیبینین سووریا هەر دەبێت لا مەرکەزی بێ هیچ چارەی دیکە نییە لەگەڵ ئەو ڕژێمە هیچ چارەی دیکە نییە و ئەو ڕژێمە لە ناوە خۆیدا شەڕیانە ئەوە نیە چەند ڕۆژە دەنگۆ هەیە کە ئەحمەد شەرع جۆلانی بزرە لەکوێ نازانی بریندار بۆ ئەڵێن نەخێر باشە مادەم بریندار نەبوو بۆ دەرناکەوێتە سەر تەلەڤیزیۆن باشە مادەم بریندار نەبووە بۆ لە کۆبوونەوەکەی لەگەڵ مەزلوم عەبدی دانەنیشت ئامادە نەبوو بۆ دوای کۆبوونەوە ئامادە نەبوو ئەینەی و دوای کۆبوونەوە ئامادە لەوێشدا
ئامادە نەبوو. لەناو قەسری ئەحمەد شەرعەدا شتێک ڕوویداوە، بەڵام چییە بە تەئکیدی نازانین. یعنی لەناو قەسرەکەی ئەحمەد شەرعەدا کۆمەڵێک فراکسیۆنی جیاوازانە، کۆمەڵێک فراکسیۆنی جیاوازانە کە هەندێکیان سەر بە خەتی ئەلقاعیدەی کۆنن، هەندێکیان سەر بە خەتی ئەلقاعیدەی ئەحمەد شەرعن، هەندێکیان سەر بە داعشن، هەندێکیان پەیوەندیان بە گروپە ئاسیاویەکان هەیە کە مەترسیدارترینیانن، دواکەوتوترینیانن، دڕندەترینیانن. ئیتر ڕنگ بێ لە نێوان ئەمانەدا جۆرە شەڕێک ئەنجام درابێ، تەقەلێک ترکردنە، بۆمبە تەقاندنەوەیە، خۆ تەقاندنەوەیە نازانی، بەڵام جۆلانی چی بەسەر هاتووە دیار نییە. ئایا جۆرانی لە دەرەوێ بۆ مەبەستێکی دیکە ئەمەش دیار نییە، ویانیش بۆ چارەسەرێکی دیکەی پزیشکی لە دەرەوێ ئەمەشیان دیار نییە. ئەو شتانە خۆی بە نهێنی دەپارێزرێ، بەڵام ئێمە دەزانین لە قەسرەکەی ئەحمەد شەرعەدا بەریتانیا و MI6 ژووری تایبەتی خۆی هەیە، یعنی ئەمە شتێکی نهێنی نیە، شتێکی ئاشکرایە، ژووری تایبەتی خۆی هەیە. ئیتر چی قەومابێ لە ئایندەدا دەیبینین. لە بۆ هەندێک ئیتر لەو چوارچێوەیەدا ئیتر نابێ چاوەڕوانیمان ئەوە بێ کە بە کۆبوونەوەیەکی دوو کۆبوونەوەی نێوان ئەو دوانە کێشەکان چارەسەر دەبن. کێشەکان لە دەرەوەی ئێرادەی هەردووچیان پەیوەندیان بە کۆمەڵێک بابەتی دیکە هەیە لە ناوچەکە. باش، با زۆر درێژی نەکەین. سپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بن. لە سەعاتەکانی پێشودا ئەگەر بابەتێک هەبوو ئاگدارتان دەکەمەوە لەگەڵتان دەبمەوە. هاوڕێیان کێشەیەکی زۆرمان هەیە لەسەر یوتیوب، هێرشێک دەستی پێکردووە، ئیتر ئەوانەی پێشتر سوبسکرایبیان کردووە بەشێکیان لادراون. ئەمە دەکری تکایە ئەوانەی کە لەسەر سوبسکرایب نەماون هەوڵ بدەن لە چرکەیەک لەسەر جەرەسەکە بکەن و ینی سەر لە نوێ سوبسکرایب بکەنەوە، باشتر دەبێ بۆ ئێمە. ڤیدیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیان بنێرن، بەردەوام بن لە چاودێریکردنی بابەتەکانمان. کاتێکی خۆش ڕێیسڵە.